تۆفێک وەهبی تێکۆشەرێک لەسەر پرۆژەیەکی نەتەوەیی بۆ دواڕۆژی کورد. تۆفێک وەهبی کوڕی معروف کوڕی محەممەدە لە دایکەوە ڕەسوول مەستی زانە باپیری بووە لە سیوێکی 12/1891 لە چوارتای سلێمانی لەدایک بووە. قوتابخانەی ڕژدەی عەسکەری لە سلێمانی و ئامادەی عەسکەری بەغدادی لە ساڵی 1905 تەواو کردووە. پاشان چۆتە ئەستەمبوڵ و قوتابخانەی جەنگی ساڵی 1908 تەواو کردووە و بووە بە ئەفسەری سوپای عوسمانی. لە ساڵی 1911 نێراوەتە ئارناودستان و ساڵی 1911 بۆ ساڵی 1912 بەشداری شەرەکانی باڵکانی کردووە دژی ئیتالیا. لە ئابی ساڵی 1919 گەڕاوەتەوە بۆ سلێمانی. لە دوای گەڕانەوەی بۆ سلێمانی سەرەتا کراوەتە یاریدەدەری ئەفسەری سیاسی لە ڕانیا لە ڕێکەوتی 1920 بە ئەندامی ئەنجومەنی ئیدارەی شار هەڵبژێردراوە و لە ساڵی 1921 ماوەتەوە و پاشان چووەتە بەغداد کە لە ڕێکەوتی 6/1921 سوپای عێراقی دامەزێنرا کرایە ئەفسەری بەشی جموجۆری سوپا. لە 1922 یەکێک بووە لەو ئەفسەرە کوردانەی کە لەگەڵ شێخی گەورەدا لە بەغداوە هاتە کفری و پاشان گەڕایەوە سلێمانی. لە دووەم حکوومەتی کوردستانی باشووردا بووە بە یاوەری حەزرەتی مولکانە. لە دواییەکانی ئەو ساڵەدا و بە هاوکاری حەبسەخانی نەقیب خۆی گەیاندوتە بەغداد و ماوەیەک بەند کراوە. لە کۆتایی ساڵی 1922 بە پلەی ڕئیس ئەوەل ڕائید لە سوپای عێراق وەرگیراوە. یەکێک بووە لە دامەزرێنەرەکانی قوتابخانەی عەسکەری و لە ساڵی 1925 تا ساڵی 1929 بەڕێوەبەری لە ئەستۆ بووە. پاشان لە 23/1929 بە ئیرادەی شاهانەی ژمارە 156 لە مقدمەوە کراوە بەعقید و هەر لەو ساڵەدا بۆ خوێندن نێراوەتە کۆلیژی ئەفسەرانی بڵندپایە لە وڵاتی بەریتانیا و لە ساڵی 1930 بە ئیرادەی شاهانەی ژمارە 105 لە ڕێکەوتی 34/1930 کراوە بە متەسەڕیفی سلێمانی. لە 22/1930 بەدواوە بەپێی بەیاننامەی ژمارە 1145 وەزارەتی ناوخۆ دەستی لە کار پێکێشراوەتەوە و لەو ڕۆژەوە پەیوەندی بە لیواوە نەماوە. پاشان چۆتە بەیروت و لە ساڵی 1932 بەیاننامەیەکی لەوێ لەسەر کورد دەرکردووە. لەوێ ماوەتەوە تا ساڵی 1935. لە ساڵی 1936 بووە بە بەڕێوەبەری ئەشخال و لە 2/6/1944 تا 28/8/1944 و پاشان لە ڕێکەوتی 29/8/1944 تا 2/12/1946 بووە بە وەزیری ئابووری و پاشان لە ڕێکەوتی 5/2/1950 تا 15/1950 وەزیری کاروباری کۆمەڵایەتی بووە لە وەزارەتەکەی ساڵح جەبردا. لە ڕێکەوتی 29/1947 و تا 27/1/1948 وەزیری مەعارف بووە. دواتریش حکوومەتی ئینگلیز نیشانی پێری مەدەنی ئیمپراتۆری بەریتانیای بە پلەی ڕێبەر پێبەخشیوە و پاشان لە ساڵانی 1948 تا 1950 ئەندامی ئەنجومەنی ئاعیانی عێراق بووە. لە ساڵی 1958 کە کودەتای 4 تەمموز بەرپا بووە لە تورکیا بووە و نەگەڕاوەتەوە و چووەتە لەندەن. لەوێ ماوەتەوە تا ڕێکەوتی 5/1/1984 کوچی دوایی کردووە. پاشان تەرمەکەی لەسەر وەسیەتی خۆی هێنراوەتەوە بۆ سلێمانی و لە چیای پیرەمەگرون بە خاک سپێدراوە. لێکۆڵینەوە و نووسینی لە گۆڤارەکانی دیاری کوردستان، گەلاوێژ، دەنگی گێتی تازە، سومەر، پێشکەوتن و کۆڕی زانیاری کورد و لە دەرەوەی کوردستانیش لە گۆڤارەکانی کوردستان 1965 و کوردیکا 1968 و کۆمیتەی پێشخستنی کوردستاندا بڵاو کردوێتەوە. چیرۆکی بڵاوکراوەشی هەیە و چاودێری زمانەوانی گۆڤاری دەنگی کێتی تازە بووە. هەروەها لەگەڵ ئەمین زەکی بەغدا لە ساڵی 1939 پێشڕەوی دامەزراندنی ڕادیۆی کوردی بووە لە بەغداد و سەرپەرشتی زمانەوانی کردووە. لە ساڵی 1956 بووە بە سەرۆکی شەرەفی یانی سەرکەوتنی کوردان و ساڵی 1958
بووە بە سەرۆکی کۆمەڵی وەرگێڕان کە گۆڤاری ئەلکاتیبیان دەرکردووە. پێشتر لە کانونی دووەمی ساڵی 1948 ئەندامی دامەزرێنەری کۆمەڵی زانستی عێراقی بووە و ئەندامێکی کاراو یەکەم جێگیری سەرۆکی ئەو کۆمەڵەیە دانراوە. هەروەها ئەندامی کۆمەڵی جوگرافیای بەریتانیاش بووە. لە ساڵی 1970دا کە کۆڕی زانیاری کورد دامەزرا کراوەتە ئەندامی فەخری. ساڵی 1923 لەسەر داوای وەزارەتی مەعارف دەستی بەدانانی دەستوری زمانی کوردی کردووە و زمانەکانی تورکی و فارسی و عەرەبی و ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی زانیوە. هەروەها شارەزای لە فارسی ناوەند و کۆن و ئاڤێستا و سانسکرێتیشدا هەبووە. دوو کوڕی لە پاش بەجێماون. لە ماوەی ژیانیدا گەلێک بەرهەمی چاپکراون و کۆمەڵێک بەرهەمی دیکەشی بەدەستنووس لە پاش بەجێماون کە تا ئێستا ئاساریان نییە. کاری دامەزراوەی کەریمی عەلەکە بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ.